وتان بپارێزن لەوە و هەر کەسێ ئیبتیلایە بەو حرامەوە هەوڵ بدا لەبەر خاتر خوای گەورە میهرەبان وازی لێ بێنێت. مادام خوای گەورە میهرەبان حرامی کردووە لە قورئاندا هەرچەنێ ناوی جگەرە نەهاتوە بەڵام فەرموویەتی يحرم عليكم الخبائث أحل لكم الطيبات وحرم عليكم الخبائث ئەوەی پاکە حەڵاڵە. ئەجا هەر کەسێ بڵێ کاکە ئاەتێکم بۆ بێنە لە قورئان کە جگەرە حرامە، من شەڵێم کاکە ئاەتێکم بۆ بێنێ کە بامێ حرامە لە قورئانە، بامێ یا باینجان نایدۆزیتەوە. ئەوە قاعیدەیە، ئەوە پاکە حەڵاڵە، ئەمە پیسە حرامە. دە کەسێک شمگەرەکە بڵێ بەڵێ جگەرە پاکە، کەس دەتوانێ وا بڵێ؟ کەس ناتوانێت. کاتێ جگەرەکە خۆی ئەڵێ بسم الله نەوەڵە، کاتێ فڕێ دێ ئەڵێ الحەمدولله نەخێر. و بۆیە خۆکوشتنە. خدا فەرمێ ولا تقتلوا